خیابانی شاپورە لە سنە، جێی پیشەگەرانی تاولە. عەلی ڕەزا دوو دەیەیە ئەم کارە دەکات. من عەلی ڕەزا مەحموودی، کوڕی مامۆستا شاعر و هونەرمەندی سنەی مامۆستا تۆفیقی مەحموودیم. ئێمە زیاتر لە 6 ساڵە بە بنەماڵە خەریکی ئەم ئیشەین، تاوڵە و شەترەنج و لە داری گوێز. هەڵبەت تاوڵە و ئیشی دەست هەروە هەموو دەزانین لە سنا مێژوویکی دوور و درێژی هەیە، ئەگەڕێتەوە بۆ 400 ساڵ پێش ئێستاش کە زۆر مامۆستا و ئوستادی خۆشەویست بەڕاستی زەحمەتیان لەم ئیشای کێشاوە و تا گەیشتووە بە ئێمە. ئێمەش هیوادارم بتوانین بە باشترین شێوە ئەم هونەرە کە هی سنەیە و لە هەموو دنیاشان ناوبانگی وەک هونەری دەستی سنە، تاوڵە و تەختە نەرد و شەترەنج دەرچووە لە داری گوێز، بیگۆزینەوە بۆ داهاتووی خۆمان. داری گوێز سەرەکیترین دارێکە کە بەکار دێ بۆ تاوڵە لە سنەیە. هەڵبەت لە داری کێکفیش ئەتوانین لە ئستفادە بکەین، ئەتوانین ناو ببین لە چەند داری تریش کە بەکار دێ بەڕاستی بۆ ئەم ئیشە. یەکێکی داری کێکفە، کێکف واتە کاکەی کێف، دارێکی کوردیە، لە کوردستانیشە سەوزە بێت، نمامیشی نییە. ئەوە یەکێ لە دارەکانە. دوای گوێز بەکار دێ بۆ دروستکردنی تاوڵە. هەندێ بەشی هەیە تاوڵە، وەکو شەترەنجەکانی، شەترەنجە سپیەکان لە داری هەرمێ دروستەکرێ. هەندێک حاشیە هەیە وەکو ئەم حاشیانە کە لە بەردەستمدایە، ڕەشەکانی لە گوێز و سپیەکانی ئەویش لە هەرمەیە بازم. بەڵام سەرەکیترین دارێک کە بۆ دروستکردنی تاوڵە بەکاردێت داری گوێزە. کارەکەی تەنها پیشەیەک نییە، هونەرێکە و هزر و خولیاشی تێکەڵ کردووە. دروستکردنی تاوڵە لە سەرەتاوە دەستپێکی ئاوایە کە ئێمە دوای ئەوە کە دارەکە بڕا 2-3 ساڵ ئەبێ داینیت، لەبەرەوە جوان جوان ئەو ئاوەی لە دڵی ئەو دارە دەرچێت و وشک بێتەوە، لەبەرەوە ئەگەر وشک نەبێ ناتوانین ناکرێت بۆ تاوڵە بەکاری بێنین. دوای ئەوە کە وشکە و بۆ دارەکە ئەیهێنین، پارچە پارچەیەکەین و بە گوێرەی پێویستی تاوڵەکە لە قیاسی ناو و دەور و ئەوانە. دوایەوەی هەر پارچەیەکی بۆ شوێنێک لە تاوڵەکە بەڕاستی بەکاردێت. بۆ نمونە ئەو پارچەیە قەرینەی تایە لە هەمووش گەورە، لە هەموو پارچەکانیش گەورەترە بۆ ناوی تاوڵەکە. اینجا هەروە دێیتەوە بۆ دەوری تاوڵەکە، دوو پارچە دووبارە قەرینەیەکەینەوە بۆ دەرەوەی تاوڵەکە کە شەترەنجیشی لەسرە. ئەو پارچە بچووکانە بۆ شەترەنجەکان بەکاردێنین. هەروە کە عەرزم کردن سپیەکانە بێ بە چێوی هەرمێ، لەبەرەوە چێوی هەرمی سپیە بۆ خانەی شەترەنجەکان. پارچەکەی تریش کە بچووک ئەی بڕین، ئەویش یاسای قەرینەی ئەشێتیا بێ بەڕاستی بۆ دەوری تاوڵەکە. ئەمانە هەر کامی ناوی خۆی هەیە. بۆ نمونە ئەمە پێڵین سەر و بەغڵ، ئەمە پێڵین شەترەنج، ئەمە پێڵین چێو دەور، ناوەکەشی پێڵین تەوەرە. عنی لە
ئەو ئیسلاحاتەی خۆمان کە بەکاری دێنین تەخەسوسی بوو ئیشەکەمان ئەوە پێڵین تەوەرە ئیتر ئابۆ شێوازە توانین لەم پارچانە ئیسفادە بکەین و تقریباً بۆ 10 ڕۆژیش کات ئەبات کە بتوانین تاوڵێک دروست بکەین. لەگەڵ قسە و بازدا نهێنیکیشی بۆ درکاندین. دوای ڕاپەڕین نەمر مام جەلال نامەیەکی نات بۆ باوکی من کە تیا داوای کرد بوو بەڕاستی بۆ ئەو کەسانەی کە ڕوو ئەکەن وەک میوان لە کوردستان ئێمە بەرهەمێکی کوردیمان ئەوێت، دارەکەی کوردی بێت، ئۆستاکەی کوردی بێت، مەیدین کوردستانێکیشی لەسەر بێت. ئێمە ساڵانێکی وابزانم سەرەوەی 15 ساڵ هەموو مانگێ 20 تا 50 پارچە تاوڵەمان ئامادە ئەکرد و ئەمان هەناردە سلێمانی بۆ بەڕێز مام جەلال بەڕەحمەت بێت، ئەویش بە دیاری ئەیدا بۆ کەسانەی وەکو میوان ڕوویانەکرد لە کوردستان. هەمیشە بەدەم گۆرانی وتنەوە تاوڵەیەک دروست دەکات کە مۆرکە کوردانەکەی ون نەکرد بێت. ئەمە لە داری گوێزە بم مغارانە مغاری پێڵێن